بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێیەکان جوانترین سڵاوتان لێبێ و تەمەنای ڕۆژێکی پڕ لە کامەرانی و ئاسوودەیتان بۆ خوازین. خۆشحاڵم لەگەڵ هاوکارم کاک جەلال ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. بەناوی خوای پەروەردگار، سڵاوتان لێبێ بینەرانی عەزیزی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە هەروەها ئەمڕۆژ بە خزمەتەوەی عەزیز و خۆشەویست چات بووینەتەوە. بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێکاتووە لە سێبرگە. چەوەری یەکەمیان قسەکردن لەسەر ڕۆڵی میدیا و کاریگەری لە ڕووداوەکان لەسەر بەتایبەتی دەرونی تاکەکانەوە. واروها تەوەری دووەمان دەچینە لای ڕووماڵێکی تایبەتی چەند پەیامنێرێکمان لە شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە. تەوەری سێمیشمان قسە لەسەر دۆخی پەنابەران و ڕێگەی هاتوونەهاتی هەندەران کە سێتەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت تا کۆتایی بەرنامە لەگەڵمانابن. بڕگەی یەکەم وەک هەمیشە لە بەرنامەی پەیامی ڕۆژ پێشبینی کەشوهای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. دراوەکاندا ئاشناتانەکەین بە کۆیە و گۆڕانکاری و جیاوازیانەی نرخی دراوەکان لەگەڵ ڕۆژانی ڕابردوودا بە پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بوو. لەم بڕگەی بەرنامەدا ئاشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانەی کە لە ساڵانی ڕابردوو لەم بەروارەدا ڕوویانداوە. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. بیست و چواری دەی ساڵی 2014 لە سێدارەدانی کچە سونی ئێرانی ڕێحانی جەباری بە فەرمانی دادگایەران لە زیندانی ڕەزایی کەرەچ کە دەنگدانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێنا، هەموو دامەزراوە نێودەوڵەتیەکان داوایان لەو وڵاتە کرد کە سزاکە جێبەجێ نەکات. ئەوەش پاش ئەوە هات کە ڕێحانە هەستا بە کوشتنی کەسێک بە ناوی مرتەزا عەبد عەلی کە هەوڵیدا بوو دەستدرێژی سێکسی بکاتە سەری و ڕێحانەش لە پێناو پاراستنی ئابڕووی خۆی و ئاینەکەی ناوبراوی کوشت بوو.
ڕێحانەی جەباری کچە سونی موسڵمانی ئێرانی لە تەمەنی 26 ساڵیدا لە سێدارەدرا. ڕێحانە ئەندازیاری دیکۆر بووە. پێش لە سێدارەدانی نامەیەکی زۆر هەست بزۆن و کاریگەری بۆ دایکی نووسی بوو بە ناونیشانی بۆ شوعلەی ئازیز کە تێیدا باسی لە پاراستنی ئابڕوو شکۆ و کەسایەتی خۆی کردبوو. پێی وا بووە سزای لە سێدارەدانەکەی باجی سەربەرزی و داوێن پاکی خۆیەتی ئێستا دەیدا. 24 دەی ساڵی 1935 بەڵاوکردنەوە و دەرچوونی یەکەمین ژمارەی گۆڤاری ڕووناکی لە شاری هەولێر لەلایەن پیاوی ڕۆشنبیر و ڕووناکبیری گەورەی کورد سید حسێن حوزنی موکریانیەوە کە بەپارەی خۆیەوە لە ئەڵمانیەوە چاپخانەی کڕی بوو بەرەو کوردستان و شاری ڕەواندزی هێنابوویەوە. حسێن حوزنی موکریانی لە بواری ڕووناکبیری و چاپەمەنی و ڕۆژنامەگەری کوردیدا سەرەتای ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوو لەگەڵ گیو موکریانی برایدا ڕۆڵێکی کارە و کاریگەریان گێڕا و سەدان کتێب و گۆڤار و ڕۆژنامەیان بە زمانی کوردی دەرکرد. بەڵێازان و خۆشەویستانم تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵ و کاریگەری میدیا بە تایبەت لە کاتی ڕووداوە پڕتراژیدیەکاندا بە جۆرێ لە جۆرەکان بە پاڵەوانکردن و شیرینکردن و ڕازێنەرەوەی بکوژ و تاوانبار هەم لە ڕوودا و پێژاتەکانی کۆمەڵگە بە تایبەتەوەی کە لە مێدیاکان ئایبینین هەم لە زنجیرە دراماکاندا کە زۆر جار تاکەکان بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندە ڕۆڵ و مەکانەت و پێگەی کەسی بکوژ و تاوانبار و خراپەکار ئەڕازێنرێتەوە و بە شان و باڵایدا هەڵەدرێ کە بەشێ لە بینەری ئێمە دەکەوێتە ژێر ئەو کاریگەری و جوانکردن و ڕازاندنەوەیەوە و پێی خۆشە خۆی لەو پێگە و لەو شوێنەدا ببینێتەوە. چەند سەرنجێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دکتۆر سەروەر سالار چوچانی دەڵێ لە میلەتانی پێشکەوتوودا کاتێک حاڵەتەکانی خۆکوشتن ڕوودەدەن توێژەران و پزیشکانی دەرونی هان دەدرێن بۆ هۆکار و چارەسەر و ڕێگری لە دووبارەبوونەوەی حاڵەتەکان بکرێت لەو کۆمەڵگەیدا کەچی لای ئێمە بە شیعر و پەخشان و شانامە دەستخۆشی و پێشوازی لە حاڵەتەکان دەکرێت. خۆکوژیان وا جوان کردووە بە شیعر و بە هەستەکانیان پیا و هەر حەز دەکا خۆی بکوژێت. سەرحەد یونس دەنووسێت جوانکردنی خۆکوشتن بە شیعر و شانامە دەردێکی تر لە بانی دەردەکان. دکتۆر جعفەر عومەر پزیشکی دەرونی دەنووسێ ئەوانەی کەسانی خۆکوش دەکەنە پاڵەوان و پیایاندا هەڵدەدەن کەسانێکی ناشارەزا و هەڵچوون بە شێوەیەکیش دەدوێن بۆ من و تۆ کە زۆر مرۆڤ دۆستانە و بە دەروونێکی ئاسوودەوە دەیانەوێ خۆیان قسە بکەن و خۆیان بە مرۆڤ دۆست و دەروون ئاسوودە بشوبهێنن. کەسانی سوودبەخشیشن بۆ کۆمەڵگە. ئەمە سەرنجی چەند کەسایەتیەک و کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەبارەی ئەو ڕەوشەوە کە مێدیا دروستی کردووە لە کوردستان بە تایبەت لە کاتی ڕووداوە نەخوازراوەکاندا بۆ قسەکردن لەسەر پرسە گرنگە و ڕۆڵی مێدیا یا ڕۆڵی ڕاستەقینەی میدیا لە بەرامبەر ڕوودا و پێژاتە نەخوازرە و یا ڕووداوە کۆمەڵایەتەکاندا دەبێت چی بێ و چۆن بێ. زۆر بەڕێز دکتۆر نەزاکەت حسێن مامۆستای زانکۆ و شارەزای ڕاگەیاندن قسە لەم پرسە دەکات. دکتۆر زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. مێدیا ئێمە لەکوێی ئەو بەرپرسیارەتیایە کە پێویستە لە هەمبەر ڕوودا و پێژاتە نەخوازراوەکان یا ڕوودا و کۆمەڵایەتەکانە هەیە بێ و بیگرێتە بەر. ئێمە بۆ قسەکردن لەسەر میدیا بەداخەوە ئەڵێم کە ئێمە کاتی نەسەر ئەوەی قسە لەسەر میدیا بکەین و قسە لەسەر گرفتەکانی میدیا و قسە لەسەر کەلێن و بۆشایەکانی میدیاکەین هەموو جارێک کە حەدەسێک ڕوەدا دوایەوەی کە حەدەسەکە ڕوو ئەدا و ماوەی قسەی لەسەرەکەین ڕاستە میدیاکان هەموو کاتی ڕۆڵیان بینیوە لەوەی کە قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە بەڵام دوایەوەی کە حەدەسەکە ڕوادیا بۆ منە جەنگێک ڕوو لە وڵاتەکات هەمووی دێتە سەرخەدەوە میدیا بۆ واکات کاتێک کە تاوانێک دروستە بێت هەمووی دێتە سەرخەد میدیا بۆ واکە بەڵام دوای ئەوەی تر بێدەنگە بین لە میدیا لە ڕاستیە ئێمە میدیا ساڵانێکی زۆرە وەکو پسپۆڕان باسی ئەومان کردووە کە میدیا لەم هەرێمە ئەرکی بۆ دیاری نەکراوە ئێمە کاتێک قسە لەسەر شتێکەکەی هەر کەسێک کە
ڕۆڵێک ببینێ بێ ئەرکێکی بۆ دیاریکە ئینجا بزانێ ئەو ڕۆڵە چۆنە بینێ لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەو بۆشایە یاسایی کە بۆ میدیا هەیە بەهۆی نەبوونی سیستمێکی میدیایی بەهۆی ڕێک نەخستنی میدیا تاوەکو ئێستا کە میدیا ڕێک نەخراوە و هەر میدیایەک هەر کەناڵێک سەر بە هەر حیزبێکە بە هەر شخصێکە بە هەر لایەنێکە ئەجیندای ئەو حیزبە جێبەجێەکە ئەجیندای ئەو شخصە جێبەجێەکە بەرژەوەندی ئەو شخصە لە بەرچاو ئەگرێت کار بۆ بەرژەوەندیەکانی ئەوەکە لەبەرەوە ئەو فەوزایی و شپرزی و بێسەروبەری کە لە میدیای کوردیە لە هەرێمی کوردستانە ئەبێ هەر ئەوەی لێ ئەخڵقەیە کە ئێمە هەموو کاتێ لە کاتی ڕووداوێکە لە کاتی بارودۆخێکە هەمومان ئەشڵەژین بەوەی کە بەڕاستی میدیا کارێکەکە کارە ساتەکەت لێ گەورە ئەکات لێت ئەشێوێنێ بێتاقەتت ئەکات دەرونی کۆمەڵگەتێک ئەدا لەبەرەوە باسکردن لە ئەرک بۆ میدیا ئەبێ لەوێەوە باسکەین کە ئایا ئێمە چ ئەرکێکمان بۆ میدیادان ناوە چکە میدیا وەکو هەموو مؤسساتەکانی تر لە کۆمەلگا وەکو پەروەردە وەکو دایرە کۆمەڵایەتیەکانی تر وەکو ئۆرگانەکانی تری حکومت پێویستە ئەرکی بۆ دانرێت لەلایەن حکومەتەوە پێویستە ئێمە سیستمێک ئیش بۆ سیستمێکی میدیایی بکەین دواتر ڕێکی بخێن و ئەرکی بۆ دانێ بەڵام ئەم ئەرکە بۆ میدیا دانراوە میدیا بێ ئەرکی بۆ دانرێ بەرامبەر دەوڵەت بەرامبەر نیشتمان بەرامبەر نەتەوە بەرامبەر ناسنامە بەرامبەر کولتور بەرامبەر ئاین بەرامبەر سایکۆلۆژیای بەرامبەر پەروەردەی تاک هەموو ئەمانە بەرامبەر هاوڵاتیە بێ ئەرکی بۆ دانرێت کە ئەم ئەرکەی بۆ دانراوە میدیا ئیتر هەندێک جار پابندی هەندێک ئەرکە بێ ئەوە بەرژەوەندی کەناڵەکە یا حیزبەکە یا خاوەنددارێتی کەناڵەکەی ئەڵە ئەگینا لە کۆی هەموو سیستمەکەی ئەوەی کە لە هەرێمە ئێمە هەمومانە ئەرکێک بۆ میدیا دانراوە لەبەرەوە ئەرکیشی بۆ دانراوە کەناڵ هەیە لە گەورەکردنی تاوانەکان بەرژەوەندی هەیە کەناڵ هەیە لە چاواشەکردنی بەرژەوەندی هەیە کەناڵ هەیە لە بچووکردنەوەی بەرژەوەندی هەیە واتە بەرژەوەندیە تاکی و شخصیەکانی خاوەنددارێتی کەناڵەکان و ئەکات کە میدیاکان بە ئارەزوی خۆیان شت بشێوێن ئینجاوەرە تۆڕی کۆمەڵایەتی هاتووە کە بەدەست هەموو تاکیەکەوەیە کە تاک خۆی هەر خۆی بەرپرسیارەتی خۆشی زۆر جار هیچ بەرپرسیارەتیە کەس پێ ناکات چۆن بەرپرسیارەتی ئەوە بکە کە بە ئاسانی ئێمە مامەڵە بە زانیاری و معلومات و ژیانی کەسەکانەوەکەین ینی هەر یەکە لە ئێمە ئەتوانین بە وێنەی بەرامبەرەکانمان بە زانیاریەکانی بەرامبەرەکانمان بە هەواڵەکانی بەرامبەرەکانمان تەعامل و مامەڵە بکەین دێ ئەمە ئەگەر ئەرک و بەرپرسیارەتێکی بۆ دانرێت ئەوە دروستە بێت کە ئەمڕۆ ئێمە لەم هەرێما پێوەی گرفتاری زۆر جارەوە بازلەوەکین کەناڵەکان ڕەنگە لەسەر باگراوەندی حزبێکی خۆیان کارکن یا سیاست بکەن بەڵام سیر دەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کاریگەریان هێندەی کەناڵەکان هەیە ئایا چی وا دەکات کە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تاکێکی ئاساییەوە بیگرێت تا ڕۆژنامەنووسێک کە ڕەنگە هێندێک کەناڵێک پۆستەکەی بینەری هەبێت بۆ ڕایەیە بڕوا کە پێش بۆ نمونی ئەنجامی پۆلیس بکەوێت پێش ئەنجامی حەدەسەکان بکەوێت واقعەکە بکەوێت لە خۆی بۆ چوونێکە خاتە ڕوو دوجاران بۆ چوونش کاریگەریە کاتە هەم سەر دۆسیەکەەوە هەم لەسەر تاک و تا دەرونی تاکەکان کاریگەری هەیە ئێمە باسی سوۆشیال میدیا ئەکەین بەڵام ئێمە تۆ باسی سوۆشیال میدیاکەی کە تاکێکە ئەم تاکە ڕەنگە جاری وایە ناوەکەی دیار نەبێ ڕەنگە بەرپرسیارەتێکی نەبێ کە مەسئول بێ کەناڵێکی معتەبەر کەناڵی معتەبەری ئەم وڵاتە لە تاوانەکانە پێش لێکۆڵینەوەکانەکەون یعنی پێشەوەی دادگا من ئەڵێم هەموو جار ئەڵێم ئێمە کە میدیامان هەیە حکومەدا و کە میدیامان هەیە کەی زێگلاییە کاتەوە کە میدیامان هەیە لە جیاتی هەموو کەسی قسەکە کەواتەن پێویست ناکات دادگا و لێکۆڵینەوە و توێژەر و یاسا ناسوشتمان هەبێ میدیا خۆی هەموو شتەکانی یەکلا کاتەوە لەبەرەوە میدیای بەرپرس هاتووە میدیای کەناڵێکی معتەبەر هاتوون زۆربەیان بەداخەوە ئەکەونە پێش حەدەسەکە دەرەنجامی لێکۆڵینەوەکانەوە بیتە ناو تۆڕی کۆمەڵایەتی و تۆڕی کۆمەڵایەتی هەر بەرپرسیارەتی تیانە ئەو کەسە میدیای کۆمەڵایەتی پێوترێ میدیای خاوەنددارێتی خاوەنددارەتی تاکواتە هاوڵاتی میدیای هاوڵاتی پێوتی ئەنی هەموو هاوڵاتیەک بۆ خۆی لە سوچێکی ماڵەکەی خۆیان خاوەنی کەناڵێکی ڕاگەیاندنە بە ئارەزوی خۆی بابەت بڵاوەکاتەوە ڤیددیۆدا ئەنێ وێنەدانێ ئەو هاوڵاتی کەناڵی من میدیا کە پێڵێ میدیای هاوڵاتی ئەوەی لە ناو تۆڕی کۆمەڵایەتی ئاڕات دەرهاویشتەی چییە دەرهاویشتەی ئەو تاکەیە ناخی ئەو تاکەیە هەڵسوکەوتی و تاکەی ڕفتاری و تاکەیە ئەم تاکەش لە گویا پەروەردەبوو لەناو ئەم کۆمەلگا پەروەردەوە لەناو کۆمەلگەیەکە کە بەرپرسیارەتی نییە بۆ دانراوە لەناو کۆمەلگەیەکە کە هەستی مافی بەرامبەرەکانی بۆ دیاری نەکراوە ئەرکی بۆ دیاری نەکراوە بۆیە تۆڕی کۆمەڵایەتی دەرهاویشتەی ناخ و
هەڵسو کەوت و ڕەفتار و ململانیەکانی ئێمە لە ناو کۆمەلگا و ڕق و کینەکانمان و سایکۆلۆژیەکانمان هەمووی ئێنراوە ڕژاوەتە ناو ئەم تۆڕی کۆمەڵایەتیەوە. یعنی بەڵام ئەو کەسە نازانێ بۆ نمونە من لە کەسێکی ئاسایی ناگرم، بەس معقول نیە ڕۆژنامە نووسێک، معقول نیە ئەکادیمیەک، معقول نیە سیاسێکی گەورە ئەکەوێتە ناو هەندێک داوە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە فتووادا بڕیار دەرەکە حکم ئەدا تاوانێکە بەهێشتا نازانی تاوانەکە لەکوێ بۆ خۆی یەک مەقالەی لەسەر نووسێت و بڕیارەدا و حکمی ژەدات و ئینەکات و خۆشی بەخاوەنی نازانی. بۆیە ئەم نابەرپرسیارەتێک کە دروست بووە چ لە ئاستی میدیاییمان لە ناو هەرێمە لەبەرەوەی میدیاکانمان بەرپرس ناکرێ بەرامبەر کۆمەڵەشت و چ لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە ئەو بارودۆخەی دروست کردووە کە هەمومان نەئارامین. ڕاستە لە هەموو کۆمەلگاکانە تاوان ڕوەدا و ئەم تاوانە شازانەی کە لای ئێمە ڕوەدا لە هەموو کۆمەلگایەکە ڕوەدا، بەڵام کۆمەلگاکانی تر مامەڵەیەکی وای لەگەڵا ئەکەن لە ڕووی یاساییەوە، لە ڕووی دادگاییەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە کاریگەریەکەی بەو شێوە نەبێت کە لەسەر کۆمەلگەی ئێمە هەیە، کاریگەریەکەی نەبێتە ئەوەی کە ئێمە تاکس بە تاکی دەرونی کۆمەلگاکانمان ئەڕوخێ خەریکە زۆر جار ئاسایشی کۆمەڵایەتی تێکەچێ بەهۆی ململانەکانەوە. لە وڵاتێکی ئەوروپیا خۆی دوو ڕاهەیە لەسەر هەواڵ بڵاوکردنەوەی تاوان لە میدیا. ڕایە گەڵێ ئیجابیە بۆ ئەوەی خەڵک بزانێت کە تاوان هەیە ڕوئەدا و ئەم تاوانانە هەڵەکانیان چییە و ئەم تاوانانە دەرهاویشتەکانیان چییە و چۆن قانون مامەڵەی لەگەڵاکە و زۆر جار زۆربەی تاوانبارەکان ئەدۆزرێتەوە بە خەڵک ئەڵێ کاگەر تاوانیش بکەی دوجار هەر کەشفە بیت و ئەدۆزرێتەوە. ڕایەکی تریژەیە ئەڵێ کاریگەری خراپی ئەبێ لەبەرەوەی یەکەم خەڵک فێری تاوانەکات. تۆ کەسێ پیشان ئەدەی کە خۆی کوشتۆ چۆن خۆی کوشتۆ لەبەرچی خۆی کوشتۆ هۆکارەکەی چۆن بۆ خۆی کوشتۆ وەکو ئەم بەڕێزەش باسی کردوای شعر و پیا هەڵدانی پێەکەی کەواتە فێریەکە خۆی بکوژێ یان کەسێک چۆن دزی کردووە تۆ ڕێگاکانی دزیکردنەکەی ئاشکراکەی خەڵک فێری تاوان ئەبێ و کاریگەری سایکۆلۆژی لەسەر خەڵک بەجێڵێ کەواتە هەردوو ڕاکە هەیە. بەڵام لە نێوان ئەم دوو ڕایە میدیای بەرپرسی وڵاتانی پێشکەوتوو کە میدیاکە ڕێک خراوە و بە یاسا ڕێک خراوە ئەرکی بۆ دانراوە بەرپرسیارەتی بۆ دانراوە میدیاکان مامەڵەیەکی تاڕادەیەک وە ئەکەن کە تاوانەکە کەمتر بێ. بۆ نمونە کەسێک خۆی کوشتووە نایە پیشانێدا خۆی کوشتووە، کەسێک کوژراوە نایەت خوێنەکە پیشاندا برینداریەکە پیشاندا کە هیچ نەبێ کاریگەری سایکۆلۆژیەکەیەکان نایەت حکم بدا میدیا بڵێ ئەمە پێش ئەوەی کە دادگایەک لای بکاتەوە پێشەوەی کە کەس قسەی لەسەر بکە میدیا نایە حکم بدات تا ئەم حکومە وا بکە ململانەیەک لە ناو کۆمەلگا جاری وا هەیە دەرەنجامی تاوانێک ڕوون نابێتەوە دەرنەکەوتوە ڕاستیەکە چییە. میدیا کارێکی کردووە خەریکە فەوزا و شەڕێکی ناوخۆی دروستە بێ لە ناو وڵاتە. لەبەرەوە تەندروست مامەڵەکردن لەگەڵ حەدەس و ڕووداوەکانی میدیا ئێمە ناتوانین بە میدیا بڵێن بە ویژدانی خۆت مامەڵە لەگەڵ حاڵەتەکان نابکە ئەبێ ئەرکی بۆ دانرێ و ئەبێ بەرپرسیارەتی بۆ دانرێ کە تۆ لەگەڵ خۆکوشتنات کە تۆ لەگەڵ تیرۆرا کە تۆ لەگەڵ برینداربوونا کە تۆ لەگەڵ هەموو تاوانێکە ئەبێ بە یاسا ڕێک بخرێ کە تۆ چۆن پیشانیەدەی چەندێک گەورەی ئەەکەی کاتێک کە میدیایەک دێت حکم ئەدات پێشدادگا کەواتە بێ میدیایە لێپرسینەوەی لەگەڵا بکرێ حکمی داوە پێشدادگا بێ لێپرسینەوەی لەگەڵا بکرێ. ئەگەر کە تۆ لێپرسینەوەی لەگەڵا ناکەی باشە ئەگەر تۆ لێپرسینەوەی لەگەڵ ناکەی ئەگەر بەهۆی ئەو حکمی میدیاوە کە حکم لەسەر تاوانێک دەدات پێشدادگا کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەیەکی سیاسی لە وڵاتە دروست بوو تۆ چیەکەیت یا زۆر جاشتەکان ئەشێوێنرێ مافی خەڵکە بۆ نمونە حەدەسێ بەسەر منە ڕوەدات پێشەوەی ڕاستیەکە لە دەرکەوێت میدیا منی شێوان دەم وێنەیەکی بۆ من کێشا لەبەر چاوی خەڵک دوجار 100 جار ڕاستیەکە دەرکەوێت تازە وێنەی من بە شێوازێکی ترچووە کەواتە تۆ مافی تاکەکان تێکەدەی مافی کۆمەڵایەتی تێکەدەی ئەمانە پێویستەکان ڕێک بخرێ لەناو سیستمێکی میدیایی تۆکما کە خۆشبەختانە ئێستا هەوڵێک هەیە بۆ ڕێخستنی میدیا لە هەرێمە تا چەنە ئەم هەوڵە سەر ئەگرێەوە تا چەنە ئەم هەوڵە چارەسەری ئەم کێشانە ئەکا نازانم بەڵام بوونی هەوڵێکی وا هەرجێ دەستخۆشیە شیرینکردن و ڕازاندنەوەی ڕۆڵ و ئەرکی کەسی تاوانبار و بکوژ هەم لە زنجیرە دراماکاندا کە بێگومان کاریگەرێکی زۆری بەسەر ژیانی خێزانی و کۆمەڵایەتی ئەمەوە هەبووە هەم لە ڕوودا و پێژاتە نەخوازراوەکانی کۆمەڵگەیە ئەوەی کە ئەم نووسەرانە یان ئەو بەڕێزان لە تۆڕی کۆمەڵات فەیسبوک سەرنجی خۆیان ئەڵێن کە بە جۆرێ لە جۆرەکان هەر کەسێ پیا و حەزەکە لە کۆمەلگای خۆی بکوژێواتەوەنە ڕۆڵەکەی لە دوای مردنی جوانەکرێ و شێعر و شانامەی بە باڵای هەڵەدرێ یانێ پێی خۆشە بمرێ بۆەوەی هەمان ڕۆڵیش بەرامبەر بە ئەم بکرێ. ئایا بەدەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەیاندنی ئێمەش
تووشی ئەم کێشەیە بۆ بێگومان بمانەوێ نەمانەوێت. من هەموو جارەڵێم لەم کۆمەلگا دوای خۆت خۆشە بزانین خەڵک خۆشیەوەیتیان چۆن ئێمە لە دوای مردن وەسفی خەڵکەکەین بەڕاستی بەداخەوە. کەواتە ڕاگەیاندن یا میدیا لەم حاڵەدا ئەبێت چی بکە؟ ئەرکی ڕاستەقینەی میدیا بە پاڵاوانکردنی بکوژ و خەڵکی خراپەکار و خەڵکی خۆکوژەرەوەیە یا بەونە تەنها گەیاندنی ڕاستیەکانە. بۆچی میدیای ئێمە ڕێکەوتۆتە ئەم جۆرە لە وەسفکردن و پیاڵدان و بەرزکردنەوە و وەکۆڵێ شکۆ بەرزکردنەوەی کەسی تاوانبار و خراپەکاری کۆمەڵگەکەی. خۆی هۆکارەکان زۆرن. هۆکارێ مەسلەی باسی دراماکانەکەی ئێمە کام درامامان هەیە؟ ئێمە باسی درامای تورکیەکەین، ئەو درامایە ناکەن کە هانی تاوانەدا، بەڵام دراماش هەیە ڕیفۆرمە. ئێستا مەسەلەن کۆمەڵە درامای ئێرانی هەیە ڕیفۆرمەم درامایە. دراما مەسەلەن ئەو وڵاتە پێشکەوتووەکان بۆ نمونە ئێستا وڵاتی وەکو بەریتانیا هەموو ئەو ئەفلامە ناوخۆیانەی کە بەرهەمی یەنێت تاوانت پیشانەدا کە خەڵک تاوانەکە، بەڵام ڕیفۆرم تەکا لە کۆتایە پێتەڵێ هەڵەکەت لێ کوایە ڕاست دەکاتەوە، تاوان بە جوان پیشان نادات. ئەنی من زۆر لەو ئەفلامانەی کە بینەری بووم لەو کاتێکە لە بەریتانیا بووم، یعنی تاوانەکە کا بە تاکەکە، بەڵام دوجار دەرەنجامی تاوانەکەی بە شێوازێک لا ناشرین ئەکا ئەو کەسە هەتا ینی مەسەلەنێکی لەو درامانەی کە تاوان کچێک تاوانی کرد تاوانێکی کرد هەتا کۆتایی دراماکە ئەوەندە ینی شێوەی ئەم کچە هەز بەزەن لە دەموچاویا بوو هەتا کۆتایی دراماکە چەند حەڵقەی دراماکە ڕۆژ لە دەموچاویا هەمیشە هەست دەکرد کە ئەم کەسە تاوان هەشتای کەناڵەکانی ئێمە و کۆڵێدا پۆشراون بە زنجیرە دراما تورکیەکان هەمویان هانی مافیایی و تاواندا بەداخەوە خیانەتی هاوسەرگیری و بێڕێزی بەرامبەر و جیابوونەوەی هاوسەرەکان و کوشتنیش و ئەم جۆرە شتانە مەبەستم زنجیرە دراما تورکیەکان. زنجیرە دراماکان وەکو هۆکارێک من باسم کرد بە تەئکید هۆکارێکە و بەداخەوە ئێمە کە لە بەرکەوتەی چ میدیایەک بووی ئەوە کاریگەری زۆر کەس ئێستاڵێ بۆ ئەو کۆمەڵگە وای لێ هاتووە. ئەم کۆمەڵگەی لەکەیەوە بەرکەوتەی لە بەرکەوتەی میدیای تورکیە کە میدیای تورکی ئەو ئەفلامانەی بەداخەوە کە ئەیان نێرێتە دەرەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر هەموو میدیایەکی ئاراستەکراوی مستەهدەفە بۆ تێکدانی کۆمەڵگە. ئەوەی کە ئێمە ئێستا پێگەیشتوین دەرەنجامی بەرکەوتەمانە لەگەڵ ئەو تاوانانە وەکو تێکچوونی شیرازەی خێزان، وەکو تاوانکردن، وەکو خیانەتکردن، وەکو کاری مافیایی، وەکو هەموو ئەو تاوانانە لەبەرەوە ئەوانە میدیایەکی ئاراستەکراوی تایبەتن کە ئاراستی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و ئەوانە ئەکرێ و بە هەدەفەوە کاری ئەوانە نێراوە. لەبەرە دراماکان بەڵێ یەکێکن لەو هۆکارانەکە ئێمە تەقلید دەکەین. مەسلەی ئەوەی کە ئێمە پیا هەڵدانەکەین، من ئەوەی کە پیا هەڵدانەکە هەر یەکە بە ئامانجی و پیا هەڵدانەکە من لەوە تێگەم هەیە خۆیەکە بە ڕقم من ئەمەوێ ببم بە ڕقم تاوانێکە بێت خۆم لە پاڵ ئەم تاوانە هەیە خۆیەکە بە ڕقم هەیە ئامانجی تری هەیە لە پشتەوە هەیە ڕقی لە کەسێکی ترە. لەبەرەوە بە تایبەتی لە ناو تۆڕی کۆمەڵایەتیەکانە ئامانجەکان بەشێکی زۆری شخصین هەر یەکە بە هەدەفی خۆی لەم بابەتەدا. لە ناو کەناڵە میدیایەکانیشا بە هەمان شێوە واهەیە کەناڵێکی میدیایی هەیە کەناڵی میدیایی هێستا بە دوای یەکها نقطەیەک شتا ئەگەڕێ قەزیەکە گەورەکە لە بەرژەوەندی خۆی مادام میدیاکانمان میدیای حیزبین میدیای خاوەندارەتی تایب ئەو کەسانن کە هەر یەکە لەمانە ئامانجی خۆی هەیە. لە هیچ وڵاتێکی دنیا نییە میدیا هەر کەناڵێکی میدیایی لای کەسێ وڵاتی پێشکەوتووەڵم کەناڵێکی میدیایی لای کەسێک بێ ئامانجی خۆی هەبێ. لەبەرەوە هەموو گەورەکردنی ئەمان و پیا هەڵدان ڕەنگە مەسەلەن من وەکو هاوڕێیەکی خۆم ئەو تاوانەی بەسەرا دێت شعرێکی بۆ بنووس مەگەر کەسێکی نزیک ماگەر هاوڕێیەکی نزیکمە وەکۆی کە مردووە بەس وەک ئەوەی کە پیا هەڵدەم و قەزیەکە گەورەکەم و وای لێ بکەم بیکەم بە ڕقم ئەگەر تاوانێکیشی کرێ من ڕێگە پێنە ئەمە شتێکە وابەستەی ناخی تاکی کۆمەڵگەی کوردیە زۆر جارە ماڵم تعبیرە لە خۆمان تۆڕی کۆمەڵایەتی تعبیرە سێری تۆڕی کۆمەڵایەتی کوردستان کە تعبیرە لە تاکی کورد سێری تۆڕی کۆمەڵایەتی کەسێکی ئەوروپی بکە تعبیرە لە تاکی کورد چۆن پەروەردەکراوین چۆن هێنراوین تا ئەم کاتە سایکۆلۆژیامان چۆنە دەرهاویشتەی کۆمەلگاکانمان لە دەرەوە ململانێ هەیە بردومانەتە ناو تۆڕی کۆمەڵایەتیەوە. بەرامبەر ئەوانەش زۆربەی ئەم شتانە گەورەکردنی بچووکردنەوەی زیادکردنی بەڕاستی بەرژەوەندی و مەساڵحە هەر کەس مەساڵی خۆی هەیە لە پشتیەوە. کاماشت پێکرد میدیاکانی تورکیا ئەو ئەفلامانەی کە لە تورکیا بەرهەم دێنرێت بە تایبەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر مستەهدەفانەوە بە ئامانجەوە ئەم ئەفلامانە دەنێرنە دەرەوە. لە هەرێمی کوردستان میدیامان هەیە میدیایەکی تایبەتی هونەریە دوورە لە خەبەر وانە میدیاشمانەیە تایبەتە بە هەواڵ و سیاسەتەوە. پامنێریشی ئێمە گەر لە حەدەسێکا قسێ بکە ڕەنگە بەهۆیەوەی کە لە ناو جونگەکانی دەسەڵاتە زانیاری نییە بکەوێتە هەڵەیەکەوە بەڵام لەولاوە میدیایەک سیر دەکەی مادام لە هیچ زۆنێکە و لە زۆنێکی ترایە ڕەنگە زانیاریشی هەبێ بە ئامانج
هەواڵی هەڵە بدا لەسەر و ڕووداوی کە لە پێش پۆلیس کەوتووە و میدیا هونەریەکەش بە ئامانج ڕەنگە ئەم ئەفلامانە بە هەدەفێکی تایبەتەوە ئەم ئەفلامانە لە هەرێمی کوردستانە پەخش بکە گینا سیر دەکەی دنیایەکە فلامی ئێرانی هەیە وەک خۆت ئاماژەت پێکرد ریفۆرمن بۆچی گرنگی بە فلامە ئێرانیەکان یا بریتانیەکان نادرێت بەڵام دێت گرنگی بە فلامە تورکیەکان دەدرێت ئایا تا چۆنە باوەڕت وایە ئەمانەی کە میدیا لە هەرێمی کوردستان ئەگەر بکەوێت ئەم هەڵانەوە بە بۆچوونی تۆ کامیان ئامانجدارن و کامیان ڕەنگە لە نزانی پەیامنێرێک یا پێشکەشکار و بێژەرێکەوە بە لەوەری کە دەستی ناکە بە زانیاریەکان زانیاری هەڵە بڵاو بکاتەوە خۆی من کە ئامانژەم بە فیلمی ئێرانی و ئەوروپی کرد مەبەستم لەوە نەبوو کە ئێمە لەوانە مستەفید بین هەموو کۆمەڵگەیەک کام بابەتە بووی گرنگە کە خۆی بەرهەمی بێنێت هیچ کاتی ئەوەشی کە لە بەریتانیا بەرهەمیت بۆ تۆ نابێتە چارەسەر چونکە ئەو وڵاتانی پێشکەوت و ئەو بەرهەمانەی کە بۆ خۆماڵی خۆی بەرهەمیێنێ بۆ ناوخۆی خۆی میدیا ئامرازی چارەسەرە لە وڵاتانە بەداخەوە لەو کۆمەلگا پێشکەوتووەکانە میدیای ناوخۆیەکەیان میدیای نیشتمانیان ئەوەی نائاراستەیەکان چکە وڵاتە زلهێزانە بە میدیای شەڕەکەن هەر بە اقتصاد شەڕ ناکەن هەر بەجێی شەڕ ناکەن تورکیا ئیشەکە بە میدیا هەدەفی هەیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەمریکا ئیشی هەیە بە میدیا بەریتانیا ئیشی هەیە هەر یەکە لەمانە لە میدیا ئاراستەکراوەکە ئیشی تەواوکەری سیاست و استراتیژی خۆیەتی کە بە میدیایکە بۆیە میدیای دەرەوە بۆ ئێمە هیچ کات نابێتە چارەسەر بەڵام ئەو وڵاتە پێشکەوتوانم کە میدیای ناوخۆیی و بەرهەمی ناوخۆییان هەیە و فیلمی خۆیان بەرهەمێنن میدیا بۆتە چارەسەر بۆیان لەوێ بەداخەوە لای ئێمە میدیا بۆتە سەرێشە میدیا کێشەمان بۆ دروستەکە لەبەرەی چارەسەری دەردە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و پەروەردەیەکەمان بۆ بکەن لەبەر ئەوە فیلمی ئێرانی من کە ئەڵێم ریفۆرمە بەڵام فیلمی ئێرانی نابێ بە چارەسەر بۆ دەردەکانی کۆمەڵی تۆ باشە ئەوەی تۆ ئەڵێم بەڵێ فعلەن فیلمی ئێرانی فیلمێکی فەلسەفی ریفۆرمە زۆربەی ئەوە کۆمەڵایەتی و پەروەردەیەکانیان لەوە هێنام کە ئەوان تاوانت پیشانەدەن بەڵام بە کەسەکە ئەڵێن تاوانەکە چیە و کامێرەکە ناکوژێتەوە لە کۆتایی فیلمە کاتا کەسەکە هەڵەکەی خۆی نەبینێتەوە بەڵام فیلمی تورکی و ئەم فیلمانە بەس شتت لا جوانەکە پێت ئەڵێ ئەمە بکە پێت ناڵێ دەرەنجامیان مەچێ بۆیە هیچ میدیایەکی دەرەکی بۆ ئێمە نابێتە چارەسەر کەی ئێمە ئەتوانین چارەسەری ئەمە بکەین بەرهەمی ناوخۆیی بێنین و ڕێگری بکەین لە بەرهەمە دەرەکیەکان هەموو وڵاتانی دنیا بەرهەمی ناوخۆی کە بۆ خۆی بەرهەمێنێ ئەگەر بەرهەمێکیش لە دەرەوە بێنێ ئەبێ ئەو بەرهەمە تەعاڕوز نەکا لەگەڵ کولتور و ئاین و ناسنامەیە فیلمی درامایەکی تورکی کە تعبیر لە تورکیاژ ناکە نازانی تعبیر لەکوێکە لەگەڵ کوێ منایەکەگرێتەوە ئێمە بە ئامانجیشەکەن یا دەکەونە هەڵەوە لە نمونە میدیاکە ئێمە ڕەنگە میدیای ئێمە ڕێک نەخراوە میدیای ئێمە ڕێک نەخراوە مادەم ڕێک نەخراوە ئەبێ هەموو میدیا لە کۆی سیستمێکی وڵاتە ڕێک بخرێ و ئەم سیستمە خزمەت بە پرسەنەتەوەی و نیشتمانی و هاوڵاتی بکە کە تۆ ئەمەد ڕێک نەخستووە هەر میدیای یەکێکە لەبەرەوە ئاساییە تۆ کەناڵەکەت بەرژەوەندی خۆت بپارێزێت چونکە میدیای خۆتە و ڕێگەت پێدراوە میدیات هەبێ و من ئەڵێم هەموو جارێ مادەم ڕێگەت یاوە بە هەموو حیزبێ و بە هەموو کەسێک میدیا هەبێ کەواتە بێت تەوەقعیەوەش پێ هەموو کەسێکیش بە من کە ڕێگەمەدەی میدیا بە گیرفان و پارەی خۆم و بە جوهدی خۆم بەرم بەڕێەوە کەواتە ڕێگەشم بدە چییە کەمیان نیکەم بۆیە ئەبێ لە ئەساسا ڕێگە نەدرێ هەر کەسێ خاوەنی کەناڵێک بێ و با ڕێگەشیێدەی خاوەنی کەناڵ بێ بەڵام کۆد و یاسا و پرینسیپ و ڕێخستنێکی بۆ بکە ئەو کاتە تۆ بەرپرسیەکەی کە تۆ بەرپرست نەکردووە کە تۆ من بەرپرس ناکەی بەرامبەر ئەرکێ مافیشت نییە لێ پێشچینەوەم لەگەڵا بکەی بۆیە کەی یاسا هەبوو مافەیە لێ پێچینەوە کرێت کەی ڕێخستن هەبوو مافەیە کەی تۆ هەموو ئەم میدیانت ڕێخست لە چوارچەوەی سیستمێکە من قەت لەگەڵ کۆنتترۆڵانیم سەردەمی کۆنتترۆڵش تەواو بووە لەبەرێمە کاڵێن ڕێخستن خەڵکێ گەڵی کۆنتترۆل تەواو بوو کۆنتترۆڵ تۆڕی کۆمەڵاتیم بۆ کۆنتترۆلکە بەڵام ئەبێ ڕێخستن بکرێت هەموو ئەم کەناڵانە ئازاد بن ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن ضرورەتێکی کۆمەڵگەیە و بەردەوامیش ئەم ضرورەتە زیادەکە بەڵام خۆ ئەبێ ئەم میدیا ڕێکخێن خزمەت بە سایکۆلۆژی و بە پەروەردەی تاکو بەوە ئازادی میدیا لە چاودێریکردن وەکو دەسەڵاتی چوارم یا لەوەی کە لە شێواندنی کەلتوری ڕستنی کۆمەلگاکەی خۆتە ئەوەی لە هەرێمی کوردستانە خەڵک ناڵێ ئازادی میدیا من پێناڵم ئازادی میدیان پێڵم فەوزای میدیای ئێمە فعلەن یاسایەکی ڕۆژنامەگەریمان هەیە یاسایەکی زۆر جوانە ڕاستە لە ئاست ئەم گەشەی میدیایی ئێستا نیە و پێویستی بە ئەبدەیتە بەڵام ئەو یاسایە ئازادیەکی زۆر زۆر جوانی لەم هەرێمی کوردستانە فراهەم کرد و من ئەو یاسایە بە فراوانکردنی بە یاسایەکی زۆر زۆر جوانە بینم بەڵام ئەم یاسایە
ئەم ئازادی لە هەرێما هەیە بە تەنها ئەو یاسایەژ نیە، ئەمە یاسای حیزبەکانمان هەیە کە ڕەهاییەوە بە حیزب کەناڵیە بێ، یاسایتر هەیە ئیشی پێکرێت لەبەرەوە ئەم ئازادیە فەوزای دروست کردووە. ئێمە زۆر جار ئەڵێن کە قسە ئەەکەین ئەڵێ میدیا ڕێک خرێ کێشەمان بۆ دروست نابێ کۆنتترۆل، ئەڵێن باشە وەرە لەم فەوزایە ئێمە چیمان دەستکەوتووە لە فەوزای میدیایی لە هەرێمی کوردستانە بەرژەوەندی پەروەردەی تاکمان پەروەردە بووە نا، سایکۆلۆژیەمان ئارامە و مینە نەخێت تێک چووە، خزمەتی پرسی نەتەوەیمان کردووە نەخێر، خزمەتی پرسی نیشتمانیمان کردووە نا، کردبێتیشمان زۆر زۆر کەمە. ئێمە لە شەڕی داعشار کەسێکمان بە ئارەزوی خۆی خوێنێ، یەکێڵە ڕاستە، یەکێڵە درۆیە، یەکێڵە دەست دێوەردە یەکە شتێکەڵێ کەواتە میدیا خزمەتی هیچ پرسێکی ئێمەی بە شێوازێکی تەندروست لەم هەرێمانە کردووە. کەواتە منم ئازادیم بۆ چێ؟ من ناڵێم ئەم ئازادیە ئەبێ فراوان کرێم ئازادیە، بەڵام ڕێک خرێت لە خزمەتی هاوڵاتی و نیشتمانەکە بێت. بۆ بەڕێز دکتۆر نەزاکە حسێن مامۆستای زانکۆ سپاس بە ئامادەبوونیت لە تەوریەکەی بەرنامەکەمان. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەمی بەرنامە پێتان نەگەینەوە. ڕەحمەتی خوا لە هونەرمەندی دەنگخۆشی کورد سەیدە لێزغەری کوردستانی. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان پەیامنێرمان هۆشیار محەممەد لە دەربەنیخانە و راپۆرتێکی لەسەر شەشەمین شانۆی فیستیڤاڵی سەرشەقام بۆ ئامادە کردوین، با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بەسەرهاتی خەجووسی ئەمان هیچ بەرامێکیکەم نییە. سیامان چ پێویست بە پاکاناکە؟ من لەگەڵی خۆمەوە تەماشا دەکەم. هێندە نەبێ لە قسەی خەڵکی ئەترسم. هیچ مەبەستێکی ترم نییە. بەڵام ئەو قسانە هەموو قسەی دڵمە. چ پێویستیم بە پاکانە هەیە؟ نە فڕۆکە و نە شەمەندەفە، نە مۆبایل و نە ئایپاد. ئەمە خۆی لە خۆیان فێستیڤالێکە دەکرێت بووە بە بەشێک لە مێژووی ئەم شارە. ئەمە شەشەمین فێستیڤاڵێتی، واتە ئەم فێستیڤاڵە مۆرکی ئەم شاری وەرگرت و تەواو لێرە ئەمێنێتەوە، لێرەش بەردەوامە بێت. ئەمە کۆمەڵی ئیسیفادەی هەیە بۆ هەموو شارەکانی تری، هەر چالاکیە بکرێت کۆمەڵی خەڵک لە وڵاتانی دەرەوە ڕوئەکەن ئێرە و ناسنامەی ئەم شارە بڵاو ئەبێتەوە لە ڕووی گەشتیاریەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کولتوریەوە ئەبێتەوە ئەوەی کەوا احتیمامی زیاتری پێ بدرێت. و من پێم باش هەموو شارێک ناسنامەیەکی هەبێت، وەکو چۆن هەڵەبجەی شەید ناسنامەی خۆی وەرگرتووە، دەربەنیخانیش ئەم ناسنامە فێستیڤاڵەکەیەتی، سلێمانی فێستیڤاڵی فیلمی نێودەوڵەتیە. بەم شێوەیە ئەمانە لە وڵاتە پێشکەوتوەکانیشە بە هەمان شێوە ئەبێت و طبعاً لە ظروفێکی باشە لەوانەیە گرفتی ڕێخستنی فێستیڤاڵەکەمان بۆ بێت، بەڵام هەوڵ دراوە بە هەموو شێوەیەک بتوانین لە هەموو لایەکەوە بە هاوکاری هەموو لایەک بودجەی پێویست دابین کرێ بۆ ئەم فێستیڤاڵە کە 3 ڕۆژ بەردەوامە بێت و کارەکانی تاوەکو 24 مانگ و پاشتر کۆتایی پێ بەردەوام بێت و سەرکەوتوو بێت. ڕاوەستن ئێوە کێ؟ شەشەمین فستیڤاڵی شانۆی شەقام لە دەربەنیخان بەڕاوە چێ؟ ئەم فستیڤاڵش کە بۆ خۆی لە خۆیدا بۆ هەم کوردستان و هەم دەربەنیخانیش ڕوویەکی زۆر گرنگێن، هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و کۆمەڵێشتی ئێستای کوردستان لەم شانۆنانە نیشانە درێت و نمایشەکرێت. بۆیە شانۆی شەقام لە ڕاستیدا ئێستا ئێمە خێزانێک هاتوین ئامادەیمانە بۆ لەم شانۆەوە هەدەفێکی گەورەتریش لەوە لە سەرجەم چین و توێژەکانی لەناو ئەم شانۆدا کۆبووەوە لەر کاسبوو منداڵ و عنی بەرپرسان و هەمووی بەیەکەوە دیمەنەکانە بینێ و دیمەنانی کە ئێمە ڕۆژانە ئازارە چێژین لێرە نمایشەکرێت. و دووەمینی شقاڵێکی گرنگەوەیە کە ئەمڕۆ لە دەربەنیخانە بوونی زۆرێک لە گەشتیارێک لە دەرەوەی وڵات واتە لە ڕۆژهەڵاتەوە لە ئەوروپاوە ئەمڕۆ میوان هاتووە لە ئیسپانیاوە. ئەمە بۆ خۆی لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی گرنگی کوردستانیشەوە ڕوویەکی جوانی ئەم کوردستان نمایشەکە و شای دەربەنیخانیش بێبەش نەبووە لە ڕۆشنبیری و سەقافە بۆ ئێمەش بەشدابووین لەم
فستیڤاڵە. پێشەکی بە خێراتنی بەرنامەکەتانەکەم بۆ ئێرە لەم فستیڤاڵە کە هاتوون بۆ پارکی شار لە دەربەنی خانین هاتوین وەک کۆڕ و کۆبوونەوەیەک و هاوڕێیان پێکەوە بین و ئەو پەیامانە پێمان بگا کە بزانین لە شانۆکەیە چی ئەڵێن و چی ئەکرێ. زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم دووبارە. ئێرە پارکی شارە لە دەربەنی خان هەموو چین و تۆژەکانی ینی بڵین شارەکەمان کۆبوونەتەوە ینی بەهاچ زمانێک بن. هەیانوێ پەیامێ بگەێنن لە ڕیشانوویەکەوە بە ئێمە تر هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاسدانەکەم. تەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر دۆخی پەنابەرانی کورد و ئەو ڕێگە پڕ لە هاتوونەهاتی کە ساڵانە بۆتە هۆی یا بۆتە گۆڕستانی کۆتاهەمین و حەقیقی پەنابەرانی کورد بەشێک لە پەنابەرانی دری دنیا. بەرلەوەی بچین لای ئەو تەوەرەیە راپۆرت هەواڵێکمان ئامادەیە کە تەرمی 39 کۆچبەر لە ناو بار هەڵگرەیەکدا دۆزرانەوە. تەرمی 39 کۆچبەر لە ناو بار هەڵگرێکدا لە ناوچەیەکی لەندەنی پایتەختی بەریتانیا دۆزرانەوە، بەڵام هێشتا نازنامەی کۆچبەرەکان ئاشکرا نەکراوە. ڕۆژی ڕابردوو لە ناوچەی ئێسکس لە نزیک لەندەن پۆلیسی بەریتانیا تەرمی 39 کەسی لە ناو بار هەڵگرێکدا دۆزیەوە. شۆفێری بار هەڵگرەکەشی بە تۆمەتی کوشتن دەستگیر کردووە کە پیاوێکی 25 ساڵی خەڵکی ئێرلەندای باکوورە. هاوکات ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران ڕایگەیاند بە دوواداچوون بۆ ڕووداوەکە دەکەن و پەیوەندی بە پۆلیسیە وڵاتەوە دەکەن بۆ دۆزینەوە و ئاشکراکردنی نازنامەی ئەو کۆچبەرانە. پۆلیس دەڵێت ڕۆژی شەممە بار هەڵگرەکە لە بولگاریاوە داغڵی بەریتانیا بووە، بەڵام بەرپرسانی بولگاریا دەڵێن هێشتا نەیانتوانیوە دڵنیا ببنەوە کە ئاخۆ ئەو بار هەڵگرە لە بولگاریاوە گەشتی کردووە یاخودنا. ئاماژەی بەوەش کردووە بەپێی ئامارە سەرەتاییەکان 38 هەرزەکار و یەک مێرد مناڵ گیانیان لەدەستداوە، بەڵام ئاماژە بە بوونی هیچ ڕزگاربوویەک نەکراوە. ڕاشی گەیان لە هەوڵدان بۆ دۆزینەوەی نازنامەی تەرمەکان، بەڵام چاوەڕێ دەکرێت پرۆسەیەکی درێژخایەن بێت و شۆفێرەکەش لەژێر لێکۆڵینەوەی وردی پۆلیسدایە. هەرزوو بۆریۆس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند ئەوە ڕووداوێکی تراژیدی مەترسیدارە و لەگەڵ وەزیری ناوخۆ لەسەر ختم بۆ لێکۆڵینەوەی تەواو لە ڕووداوەکە. هاوکات وەزیری ناوخۆی بەریتانیا ڕایگەیاند کە هەست بە خەمباری و شۆک دەکات بەهۆی ئەو هەواڵەوە و داوای لە پۆلیس کرد تەواوی ڕێکارەکان بگرنە بەر بۆ لێکۆڵینەوە. بەڵا بینەرانی عزیز لە تەوەری سێمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران و ئاوارەکان قسە لەسەر دۆخی پەنابەران و ڕێگەی هاتوونەهاتی هەندەران دەکەین. کاگاری زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی لێەوە دەست پێ بکەین. پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ بەریتانیا لە ئێستادا چۆنەوە باوەڕتان وایە هیچ زانیاریەکتان سەرەتا هەیە لەسەرم بار هەڵگری کە تەرمەکانی تا دۆزرا بێتەوە گومانتان هەیە کە پەنابەری کوردی تێدا بێت؟ بەڵێ سواز بۆ ئێوە سواز بۆم دەرفەتەش دەستان خۆش بێ. بەڵە دیارە ئێمە بەردەوام لە دوێنێەوە هەم نوێنەرایەتەکانمان و ڕاستەوخۆ ئۆفیسی ئێرەمان کادرەکانمان لەسەر خەتن لەگەڵ دەرەوەی وڵاتاوە بە بەردەوامی زانیاری ئاڵوگۆڕە کرێ، بەڵام ئەوەی کە ماوە لە ئێستا پۆلیس کە تەرمەکانی گواسۆتەوە بۆ پزیشکی دادی و ئەڵێ بێت چاوەڕوان بکەن کە بڵێن بۆ نزیکەی 12 کاتژمێری داهاتوو ئێمە توانین زانیاری و معلوماتی کە بدەین. دیاراوان پێویستیان بە زانیاریە لەسەر چۆنێتی ڕۆشتنی ئەو شاحینێ بۆ بەریتانیاوە هاوکات ئەو نەفرانە لە چۆ سەرکەوتون بەپی پێشبینیەکانی ئێمە واتەوە قوعەکەین ئەمە کە لە دەوروبەری بەلجیکاوە هاوکات کاڵاس و دانکیخ ئەم نەفرانە سەرخرابێتن بۆ مەبەسە نوێنەرایەتی دەستگای لووتکە لە فەڕەنساوە هاوکات لە تەواو یەکێتی ئەوروپا هەوڵەکانمان تەواو چڕ کردوێتەوە بۆی کە بزانین ئەو پەنابەرانە
عراقین وە کوردن چ قومونەتەوەیەکن و بەدەر لەوەش لە چ جێگەیەکەوە سەرکەوتونە لەبەرەوەی تاسا هیچ یەکێک هیچ کەسوکاری پەنابەرێک پەیوەندی نەکردو بە ئێمەوە تاوەکو بزانن لەو مودەی کە پۆلیس دیاری کردووە کامانە بڵێن سند دابڕابێتن لە کەسوکارەکانیان بەڵام بەدەرلەوە ئێمە زانیاری بە دوا داچوونەکانی خۆمان بەردەوامی هەیە بۆی کە بگەینە دەرئەنجامێکی ئەوتۆ سەبارەت بۆ ڕووداوە دڵهەژێنە. زۆر باشە کاگاری هیچ گومانتان هەیە وەکو گومان لەوەی کە ئەمانە کوردیان یاخود عێراقیان تێدا بێت؟ وەکو گومانمان نییە 100% بەڵام ئێمە گومانمان هەر لە سەرەتاوە من دوێنە کارکە و ئێخبارە ڕاگەیاندراوە و هەواڵە ناغەژێنە بڵاو کرایەوە من باسم لەوە کرد کە ئەمە زەحمەتە لە بولغاریاوە ئەم پەنابەرانە سەرکەوت بێتن عادەتەن ئەو بار هەڵگرانەی کە لە وڵاتانەوە ئەگەڕێنەوە بۆ بەریتانیاوە بۆ پێچوانەوە لە بەریتانیاوە هێن ساحە هەیە ساحەکان لە دانکی خێەوە لە کاڵاسێەوە بەدەر لەوە بەجی کاشێ چەند ساحەیەک ئێمە کە ئۆتۆمبیلەکان تیا ڕائەوەستێەوە بەدەر لەوەش شۆفێرەکان خۆیان ئیسراحەتەکەن چاوەڕێکەکەن تا مامەڵەکانیان تەواوەکەن ئەمانە باری لۆکیان پێش شەریکە بۆ شەریکە ئەبێ بکرێتەوە دابخرێت دیارە لەلایەن وا دەرەکەوێت کەمان لەلایەن گروپ و باندەکانەوە لەو ساحانە نەفەریان سەرخست بێت اینجا خۆ کاڵاز وە دانکیخ ئەو شوێنانی کە پەنابەری لێوە پەڕێتەوە بۆ بەریتانیا بە تەنها کوردی لێن نییە سەرجەم قۆم و نەتەوەکان لەو ساحانەوە سەرئەخرێن لەو جەنگەڵانەوە سەرئەخرێنەوە بەرەو بەریتانیا ئەڕۆن ناتوانین ئێمە هینی ئەوە بین وە لە دوێنێ ناڵم ئێمە هەوڵەکانمان تاو چڕ کردوەوە بزانین هیچ پەنابەرێکی کوردی خۆمان و عێراقی بە تایبەتی لە دانکیغ وە لە کاڵاسەوە لەو مودەیە سەرخراوە لەلایەن ئەو گروپ و باندانەوە و تاسە دەنگی نەبێەوە بێ سەر و شوێن بێ دیارە پۆلیسیش بەردەوام تاکیل لەسەرەوە کاتۆ کە بزانن چێن ئەوانی کە با بڵێن لەو ڕووداوای ڕەقبوونەتەوە و گیانیان لەدەستداوە ئەیانێ نازنامەی ئەوانە بزانن وە ژمارەیان بەردەستە بۆ ئێمە کە ئێمە بتوانین بە زووی پەیوەندیان پێوە بکەین و نازنامەی ئەو کەسانە بڵین کە ئەمەنە کەسەیە لای ئێمە بێسەر و شوێنن وە خاڵێکی دیکەشەیە ئەوەیە کە عادەتەن ئێمە زۆر جار پێمان وتم پەنابەران لەباری ئەمنیەوە لەباری خوانەخواسە ئەم ڕووداوە دڵهەژێنانەوە کە ڕوو ئەدات یعنی پێویستەکە نازنامیان لە گیرفانە بێت زۆرێک لەو پەنابەرانە هیچ نازنامێکی ئەوتویان لە گیرفانان نییە بۆیە پرۆسەکە ئاوا قرس بۆ ماوەی درێژخایان ئەگەر نازنامەیان پێ بێت ئەمانە لە حاڵەتی دەستگیرکردنی پەنابەریشا بۆ مودەی درێژخایان لە گرتوخانەکانە نامێنن لە حاڵەتێکی ئاواشا مێژگار بەو شێوەیە پرۆسەکەونە درێژخایان نابێت زۆر بە زووی بۆ دەستگا پەیوەندیدارەکانەوە بۆ هەموو لایەک نازنامەکانیان ئاشکرا بێت. زۆر باشە هیچ ئامارێک لەسەر گیان لە دەستدانی دوای ناماری گیان لە دەستدانی پەنابەرانی کورد یاخود عێراقی لە بەردەستا هەیە کە تا ئێستا چەند پەنابەری کورد یاخود عێراقی گیانیان لە دەستدا بێت؟ بەڵە بەداخەوە دیارە ئەم ساڵ ئەوانی کە گیانیان لە دەستداوە زیاتر لە 45 کەسی تێپەڕ کردووە تەرمی سەرجەم ئەو قوربانیانەی کە بوونی هەبووە لە دەرەوەی وڵات دەستگای لوتکە بۆ کاروباری ئاورۆ پەنابەران تەرمەکانی گەڕانەوە ڕادستی کەسوکارەکەی کراوەتەوە و ئەوانەشی کە تەرمیان بوونی نییە و بەردەوام ئێمە زانیاری پێویستمان ڕەوانە شوێنی ڕووداوەکان کردووە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە بەردەوامی لەسەر خەتین بۆی کە بتوانین چارەنووسان دیاری بکەین دیارە بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەگەڵ دەستپێکردنی شەڕی داعش و جەنگ و پشەویانێک کە لەم ناوچێ ڕوویاوە زیاتر لە 650 بۆ 700,000 هاوڵاتی عراقی بە گشتی کە زۆرینیان خەڵکی هەرێمی کوردستان و ئەو ناوچانێک کە کێشە لەسەر و جەنگ و ململانی تیابووە لە ماوەی ساڵانی ڕابردووە ڕویان لە دەرەوەی وڵات کردووە لە زیاتر لە 43 وڵاتی جیهان داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە ڕێژەیەکیان بەداخەوە لەو ڕێژەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە چەند ڕووداوێکی نەخوازرا و لە چەند ڕێگەیەکی جیاجیادا گیانیان لە دەزاوە کە زیاتر لە 200 کەس ئەبن کە هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراقن بەگشتی نسبەیەکی کەمیان تایەتی پارێزگاکانی دیکەی عێراقا سەرجەمیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەم ناوچەیەن بەداخەوە لەو ڕێگایە کە گیانیان لەدەستدا. زۆر باشە دیارە یەکێک لە کارتە فشارەکانی تورکیا بۆ وڵاتانی ئەوروپاوەیە کە دەڵێ دەواازەکانەکەمەوە بە ڕووی پەنابەراندا بۆی کە بڕژێنە ناو ئەوروپاوە ئایا لە گرتوخانەکانی تورکیا یاخود وڵاتانی دیکەدا چەند پەنابەری کورد لە ناو گرتوخانەکاندان بە پێوە ئامارانەی کە لە بەردەستیەوەیە هەیە؟
بەڵە دیارە لە ماوەی سێمانگی ڕابردووە هاوڵاتێکی زیاد لە حاد و بەراورد بە مانگەکانی ساڵ سەرەتای سێمانگی ساڵ ڕێژەکە زۆر زیاتر بوو لەوەی کە چاوەڕوانە کراڕویان لە دەروەوەی وڵات کرد بە هەڵبەتە ئەگەڕێتەوە بۆ بارودۆخە نائیستقرارەیە کە لە هەرێمی کوردستان و لە عێراق بە گشتی ئەگوزارێت دیارە لەگەڵ خۆشببوونی کەش و هەوا نەبوونی شەپۆلی دەریا بە وەکو با بڵێن لە چاومانەکانی ترە ڕێژەیەکی بەرچاو کە زیاتر لە 25 بۆ 30,000 لە مودەیەکی زۆر کەمە خۆیان گەیاندە تورکیاوە لە کەناراوەکانی تورکیاوە و بە ڕێگەی وشکانی و هاوکات بە ڕێگەی دەریایی خۆیان گەیان بە وڵاتانی ئیتالیاوە بە تایبەتی وڵاتی یۆنان کە بۆ دوورگەکانی یۆنان ڕێژەیەکی بەرچاو خۆی گەیان بە کەناراوەکان و هاوکات بە وڵاتی یۆنان بەدەر لەمانە دیارە لەلایەن پۆلیس و لەلایەن جەندرمەی کەناراوەکانی تورکیاوە ڕێژەیەکی بەرچاویان دەستگیرکران لە گرتوخانە جیاجیەکانی تورکیانە بوون دیارە هەر بۆمە بەسەر نوێنەرایەتی ئێمە وەکو دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوەڕێ پەنابەران بە هاوکاری سەفارەت و باڵۆزخانەکانی عێراق لە تورکیایە لە زۆرێک لە گرتوخانەکانی تورکیا لە ئەدرنا تاوەکو ئەگەڕێتەوە بۆ غازی ئەنتاب کاری لەسەر کراوە و من ئەگەر ئامارێکی کورتی یەکمانگی ڕابردوو بم بەڕێستان زیاتر لە 323 کەسمان ئێمە هاوکاری و کاراسانی بۆ کراوە کە لە دەواازەی ئیبراهیم خەلیل گەڕێنراونەتەوە عێراق و هاوکات لە هەر سێ فڕۆکەخانەکەی سلێمانی هەولێر و بەغداد گەڕەندراونەتەوە هاوکاریان پێشکەش کراوە بۆی کە بگەڕێنەوە بۆ ماوەی درێژخان لە سزنانەمێن و جیاواز لەمانەش 38 کەسیشیان لەوێ کە کەیسەکانیان تایبەت بووە هەر لە وڵاتی تورکیا لە گرتوخانەکان ئازاد کراون لە وڵاتی تورکیا. زۆر باشە کاگەریوە خۆت ئاماژەت پێکرد سێمانگی ڕابردوو کەشوهەوا ئارام بووە لە ئێستادا بەرەبەرە کەشوهەوا نائارام دەبێت بە تایبەتیەوەی کە لەوێ دەریا هەیە و بە دڵنیاییەوە کەشوهەوا زیاتر سارد دەبێت لێرەوە ئێوە ڕێنماییتان چییە بۆ ئەوانەی کە دەیانەوێت لەم وەرزە بە دواوە کۆچ بکەن یاخۆت پەنابەرنە بەرە وڵاتانی ئەوروپا وەروەها تا چەندە زانیاریتانەیە لەسەر سەختی ڕێگاکان بە تایبەتەوە ڕێگە قاچاخانی هەم لە ڕووی دەریا هەم لە ڕووی وشکانیەوە کە دەیانەوێت پێیان تێپەڕن. بەڵێ دیارە هاوڵاتیان و بەگشتی و کەسانی کە یانەیە کۆچ بکەنە بێ ئەوە لە بەرچاو بگرن ئەو ڕووداوە نەخوازراوانی لە ماوەی ساڵانی ڕابردووە کە ڕووی داوە لە چ مانگێکا بۆەوە لە چ بەروارێکا بۆ دیارە وەک بەڕستان ئاماژەدان پێدا بۆ لەمە دوا کەشوهەوا بەرەو ناخۆشیە چێ بەرەو سارد و سەرما ئەچێەوە بەدەر لەوە شەپۆلەکانی دەریا بەردەوامیان ئەبێت بۆیە ڕێیەکان پڕمەترسیە هەم ڕێگەی وشکانی و هاوکات ڕێگەی دەریاییش وە بەدەر لەمانش هاوڵاتیان و ئەو کەسانی دایانێ خوازیارن کۆچ بکەن بڕۆن بەرەو ژیانێکی ئارام و ئاسایشی بەرەو ژیانێکی خۆشتر بۆ خۆیان یانوێت داوانامی مافی پەنابەریان پەسەند کرێ بێەوە لە بەرچاو بگرن لە ئێستا داواکردنی مافی پەنابەری و پەسەندکردنی مافی پەنابەری لە وڵاتانی ئەوروپا و ساڵانی پێشووتر نەماوە نسبەیەکی زۆر کەم ئەتوانن ئەویژەگەر پشگیری بە قوتیان هەبێەوە تا کەیسەکانیان واقعی بێت بۆ بەڵگەنامەی پێویستیان پێ بێتوانن داوانامەکانیان پەسەند بکرێت لەلایەن وڵاتان وەگەرنا ڕێژێکی بەرچاوە زۆرینیان کە لە 160 ئەوانەی لە 160 بۆ 65 ئەوانی لە دوای ساڵانی 2016 لە دوای ڕێکەوتنی وڵاتانی ئەوروپا لە نێوخۆی خۆیان و هاوکات لەگەڵ وڵاتانی سەر ڕێکردویانە داوانامی مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە لە ئێستا لەژێر هەڕەشەی بە زۆر ناردنەوەن بۆ وڵاتەکانیان و زەختیان لێکرێ بۆی کە بگەڕێنەوە بۆ وڵاتەکانیان بۆیە بێ هاوڵاتیان ئەمانە هەموو لە بەرچاو بگرن و ئەو کاتە بڕیار لەو ڕێگە سەختە بڕیار لە سەر ڕێگەی هات و نەهات بگرنەبەر. چارەنووسیەوە پەنابەرانی لە وڵاتانی ئەوروپا ڕەبزیان بۆ هاتووەتەوە بۆ وەرگرتنی قامە یاخود جنسیە چارەنووسیەوانە چی لێ دێوەیە وەکو دەستگاکەتان دەتانێت چۆن کاریان بۆ بکەن یا ئێوە لەگەڵەوەدان کاوانە بگەڕێنرێتەوە بۆ وڵاتانی خۆیان یاخود نادەبێ وڵاتانی ئەوروپا کاراسانیان بۆ بکەن و قامەیان بدەنێ. بەڵە بە دڵنیایە ئەوانەی کۆچیان کردو لە ماوەی ساڵانی ڕابردوو لە وڵاتانی ئەوروپا با بڵێن تا ڕادێک ئیستقراریان کردووە و لەوێن جێگیرن ئەوانە بە ڕێگەی خۆیان و ئەوانشی داوانامەکانیان ڕەت کراوەتەوە کە لە ئێستا کەوتونەتە ژێر هەڕەشەی بە زۆر ناردنەوە نەخێت دەستگاکەی ئێمە دژی بە زۆر ناردنەوەی پەنابەرانەوە دەنگی ناڕزای خۆمان لەسەر ئاسی ئەوروپا وا لە هاوکات لەسەر ئاسی عێراق و کوردستان بەرز کردوێتەوە بە
هەر یەک لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عراق و هاوکات بە یەکێتی ئەوروپاش ڕاگەاندراوە کە ئەو پەنابەرانە نابێ بە هیچ شێوێک بە شێوەی زۆرە ملێ بگەڕێندرێنەوە لە دەرەنجامی دانیشتەکانمان لێرە لە بەغداد و هاوکات لە هەرێمی کوردستان کە خۆیان سەردانیان کردوینەوە لە دەرەوەی وڵاتیش کە زنجیرە چالاکیەک لەلایەن نوێنەرایەتەکانی ئێمە ئەنجام دراوە دانیشتن و گفتوگۆ کراوە لەگەڵ سەفارەت و باڵۆزخانەکانە کەوتوینەتەوە بڕیارە بە هەردوو لا بۆ حکوومەتی عراقیش کە بڕیاری داوە هیچ پەنابەرێکی بە زۆر نێردراوە لە فڕۆکەخانەکانی ئێرە وەرنەگیرێتەوە و ئەگەر پەنابەرێک بەخواستی خۆی لە سەفارەت و باڵۆزخانەکانی عراق ئامادە نەبێەوە واژوونەکە لەسەر ئەو جیازەکاتی کە لەلایەن سەفارەت و باڵۆزخانەکانەوە دەستە بەرە بۆ پەنابەران بۆ گەڕانەوەیان ئامادە نەبێت بۆ پۆلیسی ئیمزا بکات ئەوە ئەو کاتە ڕێگە نادرێت بە شێوەی زۆرم لێ بگەڕێنەوە دیارە هەموو لا ئێستا بە تێگەڕا دژی بە زۆر نردنەوەی پەنابەرانین وە ئێمەش بەردەوامە بین لەسەرەوەی کە هیچ کەسێ بە زۆر نەنێدرێتەوە و ئەوانەشی کەیانێ بە خۆئاستی خوان و ئارەزوومەندانە بگەڕێنەوە بە دڵنیایی دەستگاکەی ئێمە و حکوومەت و چەندین ڕێکخراویکەی نێودەوڵەتی کە لێسا لە هەرێمی کوردستان و عێراقا لەسەر ئەو کەیساکەن پێشوازیان لێکەن. زۆر باشە کاگەری دیارە لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە 2014ەوە لەگەڵ بوونی قەیرانی دارایی شەپۆلێکی زۆری کۆچ ڕووی لە هاوڵاتیان کرد. ئایا لە دوای پێکهێنانی کابینێن و ئێمەوەندەی کە زانیاریتانە بێەوە ساڵێکی بەسەراتیە پەڕیوە هیچ لەو کۆچە یا هیچ لەو ڕێژەیە کەمی کردووە بەپێی بۆچوونەکانی ئێوە ئامارەکانی کۆچکردن بەپێی دۆخەکە کەم دەکرێت یاخود زیاتر دەبێت؟ بەپێی ئامارانی کە لە بەردەستی ئێمە وەکو باسم کرد لە سەرەتای ساڵ بەراورد بە ساڵەکانی دیکە زۆر کەم بووە بەڵام لە ماوەی 3 بۆ 4 مانگی ڕابردووە ڕێژەکە بە تەواوەتی بەرزی کردوێتەوە کە لە ئێستا تەسەوڕەکەم هەتا 55,000 بۆ تەمان ئامار کاتیوێ هەتاوەکو بەدەستێ ماگاتەوە بۆیە ئەو کەسانی کە لێرەوە کۆچەکەن بەرە وڵاتانی ئەوروپا چەند قۆناغێک یعنی دوا خۆناغی ئێمە بەدەستێ ماگاتەوە ویژەوەیە کە لە یەکێک لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەری پێشکەشەکەن ئەو کاتەیە ماتوانین بە ئامار ئەژماریکەین نەک لە کاتێکە لە تورکیا بنیا لە زۆرێک لە وڵاتانی بەڵقان بن لە کەمپ و گرتوخانەکانە بن ئێمە لەو حاڵەتانە بە ئامار ئەژماری ناکەین دیارە زیاتر لە 55 بۆ 6,000 تێپەر کردووە کە یانیمە ڕێژەکە لە چاو ساڵانی ڕابردووە لە بەراورد بە ساڵانی ڕابردوو هیچ فەرقێکی ئەو تۆی نییە پارەکەش خۆ بگرە کەمتریش بووە پارەکە کە ڕووی لە دەرەوەی وڵات کردووە لە چاو ئەم ساڵ ڕێژەکە لە چاو پارە زۆر زیاتر بووە بەراورد بە ساڵی پار. زۆر باشە ڕاستە ئامارەکان لە ساڵانی 2016 و 2015 ڕێژەکە زیاد لە حەد بووە کە زیاتر لە 160,000 کەسی تێپەر کردو بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 2017 بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردبوو ئەم ساڵ وەکو باسم کرد 55 بۆ 6,000 کەسە بێت. زۆر باشە زۆر بە کورتیەگەر پێم بڵێ ئایا و دۆخەی کە لە ئێستادا ئاڵۆزی تێکەوتووە لە نێوان تورکیا و ڕۆژئاوا و دیارە بەرەبەر ڕەنگە هەندێک نارامیش ڕوو بە عێراق پەلکێشێت تا چەندە کاریگەری لەسەر زیادکردنی ڕێژەی کۆچ دەبێت بۆ وڵاتانی ئەوروپا؟ بەڵە بە دڵنیاییەوە سەرجەم ئەو ڕووداوانەی کە لەلایەن وڵاتانەوە لەلایەن گروپە میلیشیاکانەوە لە ناوچەکەەوە لە چ لە عێراق بێ لە وچ لە سووریاش بێ کاریگەری ئەو تۆی هەبووە وەکو چۆن لە ماوەی ساڵانە ڕابردوو سەرەتای دەستپێکردنی ئەو جەنگ و ململانیانە لە تورکیا دەستی پێکرد و هاوکات هەرێمی کوردستان و عێراقیشی گرتەوە و کاریگەری تەواویشی هەبوو ئەو شەپۆلە کۆچێکی ڕویان لە دەرەوەی وڵات کرد دیارە بە دڵنیای ئەمەش کاریگەری هەبێت و ناجێگیری باری ئەمنی ڕوو لە ناوچەکەش کردووە و هاوکات بارودۆخەکە ناجێگیرترە بۆ هاوڵاتیان بۆیە بیر لە ڕێگە چارێکەکەنەوە کە خۆیان بگەێنن بە کەنارێکی ئارامەوە بە دەواازەیەکی باشتر و بە شوێنێکی گونجاوتر بۆ خۆیان و خێزانەکانیان. بەڵاز زۆر سپاس بۆ بەڕێز ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران و ئاوارەکان سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت. بەڵێ ئازان و خۆشەویستانم بێگومان بۆ هۆی کاریگەریە تەندروستیەکەی و ئەو سوودە بەرچاوی کە بۆ جەستەیەتی زعفران بە زێڕی سوور ناسراوە و ئێمەش بۆ پێشچاو خستنی ئەو کاریگەری و سوودە بەرچاوە تەندروستی زعفران زانیاریەکمان لەبارەی ئەو خواردنەوە بۆ ئامادەکردن با پێکەوە بینەری بین. زێڕی سوور کامەیە؟
بەرهەمی ڕۆکێکی ئەرخەوانی ڕەنگە کە نرخی هێندەی زێرگرانە، ئەویش پێی دەوترێت زعفەران. زعفەران بۆ ناو خواردن بۆ ڕەنگ و تام بە شێوەیەکی تایبەت و زۆر بەکاردێت کە سوودی تەندروستیشی هەیە. بە شێوەیەکی گشتی ڕۆکی زعفەران بە بەرزی 30 سانتین بەرز دەبێتەوە و گوڵەکەی ڕەنگێکی ئەرخەوانی هەیە. هەر بنێکی زعفەران زیاتر لە 2 وەچەی لێ دەبێتەوە کە هەر وەچەیەک گوڵێک دەرەکات. لە ژێر زەویدا پیازێکی ڕەنگ قاوەیی هەیە کە زیاتر لە ڕێگی ئەو پیازەوە سەوز دەبێت و دەچێنرێت. گوڵەکەی بە شێوەیەکی بازنەیی لە 6 گەڵای پان پێک هاتووە کە لە ناوەڕاستدا 3 یان زیاتر لە 3 شاخی درێژکۆلە بە ڕەنگی سوور دەرهاتووە، پێی دەوترێت بەرهەمی زعفەران. لە کاتی چنینی زعفەران دەبێت شاخە درێژکۆلەکانی ناو گوڵەکان بچێنرێت و بخرێنە ناو کاغەزەوە تا ئەو کاتەی وشک دەبن ئەو کات بپێچرێنەوە. لە کۆنەوە ئێران و ئیسپانیان و هند و یۆنان لە ڕواندنی زعفەران پێشەنگ بوون کە تا بە ئەم ڕۆژ بازرگانیەکی نێودەوڵەتی بە بەرهەمی زعفەرانەوە دەکەن. فەڕەنسا وەک یەکێک لە وڵاتانی کە خاوەنی زعفەرانی پلە یەکە لە جیهاندا و ئێرانیش یەکێکە لە وڵاتانەی زعفەرانی پلە یەک هەناردەی دەرەوەی وڵاتەکەیەکات. فەڕەنسیەکان دەڵێن هەر 50 دانە لەو شاخە درێژکۆلانەی زعفەران دەبێت 250 گرام کێشیان بێت و دەبێت ڕێژەی شێتیاندا لە 11 بێت. زعفەرانی پلە یەک دەبێت هەر گرامێکی 700 سانتین مەتری چوارگۆشە ئاو ڕەنگ بکات. ڕۆکی زعفەران لەو شوێنانە گەشە دەکات کە کەشوهەواکەی نیمچە گەرمیانی بێت. وادەی گەشەکردنی لە وەرزەکانی پاییز و زستان و سەرەتاکانی بەهار دەبێت و لە وەرزی هاوین ئەو ڕۆکە دەچێتە سووڕی مدبوونەوە و هەر جۆرە ئاودانێک یان هەوایەکی سارد وای لێ دەکات لە پاییزدا گەشە نەکاتەوە. لە ئێستادا بەشێک لە وڵاتان لە ڕێگەی خانووی پلاستیکەوە برەوێکی زۆریان بە بەرهەمی زعفەران داوە. سوود و تایبەتمەندیە تەندروستیەکانی زعفەران: نێشتنی بێهێزی و گۆشەگیری. چای زعفەران بۆ هەرسکردن بەکاردێت. کاریگەری لەسەر نێشتنی ئازار هەیە. بەکاردێت بۆ چارەسەری کەم خوێنی و جوڵەی خوێن لە دەمارەکان. بۆ بەهێزکردنی لایەنی جنسی بەکاردێت. جگەر خاوێن و بەهێز دەکات. بۆ کۆکە و پەتاکان کاریگەری باشی هەیە. گورچیلە و میزڵدان پاک دەکاتەوە. بەکارهێنانی زعفەران ئارامی دەبەخشێتە مێشک. بۆ چارەسەری تەشەنوج بەکاردێت. غازاتی ناوگەدا ناهێڵێت. زعفەران دەرمانێکی باشە بۆ قەبزی مرۆڤ. و دوجار گەر ئەتانەوێت هەموو کات بە کەیف و دڵخۆش بن، ئەوە زعفەران بەکاربێنن. هەموو شتێکیش ئەسڵ و نائەسڵی هەیە. زعفەرانیش بۆی کە زعفەرانێکی ئەسڵت دەستکەوێت دەبێ و تاڵە زعفەرانەی کە هەیە بیخیتە ناودەمتەوە. ئەگەر شیرین بوو ئەوە ئەسڵەکەی نییە، بەڵام ئەگەر تاڵ بوو ئەوە بزانەکە زعفەرانی ئەسڵە. بینەرانی عزیز، بڕگە و بابەتە جیاوازەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. لێرەوە زۆر سپاس بۆ هاوکارم کاک ڕیاز، بۆ هاوکارانمان لە پشتی کامێرە. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم، ماڵتانەوە. خواتان لەگەڵ.